تا دێت جیهان بەرەولووتکەی گەشەسەندنی تەکنۆلۆژی دەڕوات. هەمووان ئاواتەخوازن پێگە و ڕۆڵی گەورەیان هەبێت لەم گەشەسەندن و پێشکەوتنە مەزنانەدا. زانکۆی نێودەوڵەتی قەیوان دەرفەتی گەورەتان بۆ دەڕەخسێنێت وەک ڕێبەرێکی تەکنۆلۆژی لە کایە گرنگەکانی وڵاتدا کار بکەن. بەشی کارگێڕی کاری نێودەوڵەتی هاوکارێکی سەرەکی خستنە بازاڕی دەستی کاری بەهرەدار دەبێت کە هاوکارێکی سەرەکی ڕێکخراوەکان دەبن بۆ سوودمەندبوون لێیان بۆ دروستکردنی سوودێکی پێشبڕکێکاری لە بازاڕی پرکێبرکێدا. لە پاش تەواوکردنی 4 ساڵ کۆشش و خوێندن دەرچوانی پرۆگرامەکە دەتوانن کار بکەن وەک توێژەر لە بواری تەکنۆلۆژیا ببنە دەستی کارێکی بەهرەدار لە بەڕێوەبردندا، هەروەها لە سێکتەری کۆنتڕۆڵکردنی بەرهەمهێنان و کارکردن لە بەشی لۆجستی، بەشی خزمەتگوزاری کڕیار، کارکردن لە بەشی دڵنیایی جۆری و کوالیتی کۆنتڕۆڵ، کارکردن لە دەستگا حکومەکان و لە بازاڕی کاردا وەک بازرگان. ئەمانە و چەندین پێگەی گرنگی تر کۆمەڵێک چانسی زێڕینن لە بەردەم هەڵگرانی بڕوانامەی بەشی کارگێڕی زانکۆی نێودەوڵەتی قەیوان فرانچایزی هەردوو زانکۆی UTM و UITM مالیزیە. دەرچوانی ئەم بەشە دەبنە خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسی نێودەوڵەتی لە زانکۆی UITM مالیزی.